سڵات لەگەم کاتتان باش هیوادارم هەموو باش و تەندروست من لە پرۆگرامێکی دیکە ئێوارانی سلێمانی هاتمەوە خزمەتتان خۆشحاڵم کە دەتوانین ئەو کەسە بەڕێزانەی لە ستودیۆی سلێمانی ببینین کە هەمیشە پێشەنگن لە کارکردنیان لە خزمەتکردنیان بۆ تاک بۆ کۆمەڵگە بەگشتی. هەڵبەتە هەموو دەزانین کە لە 25 نۆڤەمبەر یاخود لە 25 مانگی 11 هەموو ساڵێک هەتاکو 10 مانگی 12 هەموو ساڵێک ماوەی ئەو نێوەندە بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە دژی ئافرەتان لەو ماوەیەدا کە هەفتەی پڕچالاکی هەیە و تەنانەت لە سەرتاسەری جیهاندا وەکو کە ماوەکە خۆی 16 ڕۆژە بەڵام زیاتر وەکو هەفتەی بەرەنگاربوونەوەی دژی تونند و تیژی ناو دەبرێ لە هەموو جیهاندا کۆمەڵێک چالاکی ئەنجام دەدرێت تایبەتتر ئەم چالاکیانە خۆیان دەبینەوە لە بابەتە ڕۆشنبیری و کۆمەڵایەتیەکان و بە ئاگاهێنانەوەکان و هەروەها دەرخستنەوە و بەیادهێنانەوەی مافەکانی ئافرەتان تایبەتتر هەڵبەتە تایبەتمەندی خۆی هەیە و لە سەرتاسەری جیهان ساڵانێکی زۆرە ئەم ماوەیە یاخود ئەم هەفتەیە کاری لەسەر دەکرێت. جا من زۆر وردەکاری باس ناکەم لەسەرەوە تەنها بۆ بەرچاوڕوونی لەسەر پرۆگرامی ئەمڕۆمان کە لەگەڵ زۆر بەڕێز خات و هێشودارە کە جەنابیان بەرپرسی ئەنجومەنی دەوروبەری سلێمانی لە یەکێتی ئافرەتانی کوردستان و بۆ ئەم بابەتە ئەمڕۆ لە ستودیۆ لە لامان میوانە زۆر بەخێربی زۆر خۆشحاڵم جەنابتانە بینم لێرە. زۆر سپاس ئێوارەتان باش ئێوارەی هەموو بینەرانی سلێمانی تیڤ ئۆی بەڕێزیش باش. زۆر سپاس دەکەم هێشوخان بەخێراتن دەکەم و هەم وەکو بەدەستێنانی مافەکانی ئافرەتان و ئەو پێشکەوتنی کە لە ئێستادا هەم لە ناوچەکەی ئێمە کوردستان و لە سەرتاسەری جیهان هەیە و گۆڕانکاری لە چاو سەدەکانی پێشووتر و ساڵانی تریشدا هەیە پیرۆزبایتان لە دەکەم و دەستخۆشیشان لە دەکەم لەبەروی ئێوەش یەکێکن لەو کادرە زۆر بەتوانانەی کە لەنەو ڕێکخراوەکانی بەرەنگاربوونەوەی دژی تونند و تیژی و هەروەها بەرەو پێشبردننی ئافرەتان کار دەکەن کە جەنابتان یەکێکن لەو کەسانی کە زۆر چالاکانە لەو بوارە کار دەکەن. خۆشحاڵم کە لە ڕۆژێکی وکو ئەمڕۆ لەگەڵ جەنابتان دەدوێم و هەر لەوەش ئەمێ دەست پێ بکەم زانیاری ورترمان پێ بدەیت سەبارەت بە هەفتەی بەرەنگاربوونەوەی دژی تونند و تیژی بە ئافرەتان چییە و بۆ ئەم ماوەیەشی بۆ دانراوە. زۆر سپاس بۆم دەرفەتە هەڵبەتە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و ژنان لە هەموو جیهاندا لە 25 نۆڤەمبەر دەست پێ دەکات و لە 12 کۆتایی پێدێت 16 ڕۆژ بۆ هەڵمەتە دانراوە لە هەموو دنیادا. هەڵبەتە هەمومان دەزانین و لە کوردستان و لە جیهاندا بە گرنگەوە سەیری ئەو بابەتە دەکرێت و بابەتەکانی بابەتی پرسی ئافرەتان بابەتێکی بە گرنگ سیر دەکرێت. هەڵبەتە 25 نۆڤەمبەر وەدانانی ئەو ڕۆژە لە جیهاندا سەرەتا گەڕێتەوە بۆ ساڵی 1970 کە فیمینیستەکانی ئەمریکا لە ئەم ڕۆژە لە فیمینیستەکانەوە بە 25 نۆڤەمبەر ویست بە ڕۆژێکی دابنێن لە جیهاندا بۆ ئەوەی بەرەنگاری ئەو تونند و تیژیانە ببنەوە کە دژ بە ئافرەتان دەکرێت لە هەموو دنیادا. ئەوە بوو بە بەردەوام لە دوای ژمارەیەکی زۆر لە ڕێپێوان و هەوڵی فیمینیستەکان لە ئەمریکادا دەربارەی زۆر لەو تونند و تیژانەی کە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت هەڵبەتە تونند و تیژی کە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت هەر تونند و تیژی جەستەیی نیە لە زۆر ڕووی تریشەوە تونند و تیژیمان هەیە. ئەوە بوو بە هەوڵی بەم هەوڵانە لە 25 نۆڤەمبەر لە ئەمریکا لە ساڵی 1990 بە بڕیاری 54 لەسەر 134 نەتەوە یەکگرتووەکان بڕیاری داد کە 25 نۆڤەمبەر بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتان لە هەموو دنیادا دابدرێت و لە هەموو جیهاندا لە 25 نۆڤەمبەرەوە دەست دەکرێت بە ئیشکردن لەسەرەوە بابەت هەڵبەتە هەموو کاری لەسەر دەکرێت بەڵام زیاتر چڕ دەکرێتەوە بەڵێ لەو دوو هەفتەیەدا چڕ دەکرێتەوە. مای خۆشحاڵیە کە ئەو ماوەیە ئێستا لە کوردستان لە لای ئێمەش زۆر بەباشی بە هەند وەرگیرا و تەنانەت کە ئێمە لە کەسایەتیە سیاسی دیارەکانمان لە پارتە حزبیەکان و سەرۆکی حکوومەت بەڕێزەوە و هەمویان کە پشگیری ئەم ڕۆژە دەکەن بۆ کوردستان لە ماوەی چەندێکە جەنابیشتان کە وەکو ڕێکخراوی یەکێتی ئافرەتان لە کوردستاندا کە ئەندامێکن و بەرپرسیارەتێکی تایبەتان هەیە لە بەشێکی ئەم ڕێکخراوە گەورەیەدا ماوەی چەندێکە بە چڕی لە کوردستاندا کار بۆ ئەم هەڵمەتە دەکرێت و ئەم هەفتەیە بەو جۆری کارەکانی بۆ دەکرێت.
بەڵێ هەڵبەتە پرسەکانی ئافرەتان بە بەردەوامی کاری لەسەر کراوە لە کوردستان و هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیش دژ بە ئافرەتان لە هەرێمی کوردستان زیاتر هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای بەندەنی و یەکێتی ئافرەتانی کوردستانیش بە تایبەتی زۆربەی زۆری چالاکەکانەوە فۆکسی چالاکیەکانی کە دەکرێت لەسەر و 16 ڕۆژە بڵین چڕ دەبێتەوە کا لەسەر و 16 ڕۆژە دەکەن ئەوە هەموو یعنی هەر لە کوردستان ئەگەر سیر بکەین جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی باڵای خانمان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەمووی بە پرسێکی گرنگی دادەنێن بە پرسێکی گرنگ لێ دەڕوانن لەبەرەوە لە هەرێمی کوردستان ساڵانێکی زۆرە لەسەر ئەم پرسە کار دەکرێت و بە بەردەوام بەرنامەی تازە دێت بە بەردەوام کار لەسەر و پرساکرێت. گرنگترین لەو بابەتانی لەو هەفتەیەدا ڕوودەدات چین کە ئێمە هەمیشە دەڵێن و دەشبیستین کە چالاکی زۆر دەکرێت بۆ پرسەکان زۆرن بەڵام چین زیاتر خۆیان لە ڕۆڵ چی دەبینەوە کۆڕ و سیمیناری تایبەتن یاخود سەردانکردنی ئەو خانم و ئافرەتانن کە لە ناوچە دوورەدەستەکان دەژین بە ئاگاهێنانەوەیان و پێوتنی مافەکانیانە چین زیاترەوەنەوە گەرۆکو یەکێتی ئافرەتانی زیاتر پێم بڵێ مەسەن چالاکیەکان چی دەبن لە هەفتەی ئەم ساڵدا. بەڵێ چالاکیەکان زیاتر هەموو ساڵێک هەمە جۆرە کۆڕ و سیمینارە پانێڵە وەرکشۆپە و هەروەها سەردانکردنە وەک خۆت وتت بە گشتی وە بە شێوەیەکی گشتگیر تەوعیەیە هۆشیارکردنەوەی ئافرەتانە یعنی لە هەر ڕێگایەکەوە بێ هەنێک جار نەوەکەنێک جار ینی نامیلکە بڵاوکردنەوەی نامیلکە لە کۆڕ و سیمینارەکان بۆ ئافرەتانەی کە بەشداری دەکەن و هەروەها هەتا بە پیاوانی چکە ئێساوەی جێگەی خۆشحاڵیە بتۆ کاتێک کە چالاکیەکە ئەوەی ئافرەت بەشداریەکە پیاوانیش بەشدارن کەواتە ئەمە دەلالەتە بۆ ئەوەی کە پیاوانیش بە پرسێکی گرنگ لە پرسەکانی ئافرەتان دەڕوانن. زیاتر بابەتەکان وەکوتم لە بابەتی هۆشیارکردنەوەیە و ئافرەتان هۆشیار دەکرێنەوە سەبارەت بە مافەکانیان چونکە ڕاستە لە ناو شارەکان ئافرەتانی ئێمە چاویان کراوەتراوە زیاتر بڵێن شتەکان ڕوونترێکە بەڵام هەرچەنە ئێستا بەهۆی سۆشیال میدیا و مۆبایلی زیرە کۆمانە لە ئەترافیش لە دەرەوەی شاریش چاوکراوە یەکەیە بەڵام وەکو سلێمانی ناو شار نییە ناو سنتەری شارەکان نییە لەبەر ئەوە ئەو خانمانەی کە لە دەوروبەردا دەژین لە گوندەکانن لە قەزا و ناحیەکانن پێویستیان بە هۆشیارکردنەوەی زیاترە پێویستیان بە چاوکراوەی زیاترە پێویستە زیاتر چاوکراوە بن لە بەرامبەر مافەکانیان چکە لە ناو شار هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تەرکیزیان لەسەر ناو شارەکانە ناو نزیکتریشن نزیکترە بەردەستراوە ئەو شتانێک کە پێویستە بۆ ئەنجامدانی سیمینارێک بۆ نمونە هەر لە هۆڵا لە مامۆستایان کار ئاسانی زیاترە بەڵام لە دەرەوەی شار بەو شێوازەنیە من هیوادارم هەموو ڕێکخراوەکان و ئەوەی هەموو NGOکان کە لەسەر پرسەکانی ئافرەتان کار دەکەن با بەشێکی زۆر لە چالاکیەکانیان بەرنە ناو دەوروبەری شارەکان چونکە بەڕاستی ئەوەش گرنگە کاری دڵنیاییەوە هێش و خان دەمێت ئەو بپرسم چین ئەو بابەتانەی یاخود گرنگترین و پێویستیترین و بابەتانەی کە لە ئێستادا ئافرەتانی کورد پێویستیان پێەتی و ئێوە هەوڵ دەدەن لەبارەیەوە ڕێنماییان بکەن و مافەکانی خۆیان پێ بڵێنەوە چونکە هەندێک جار حاڵەتێکیش دروست دەبێت کە لە بەتایبەت ئێمە لە ناوچە تازە پێگەیشتوەکانە ژمار دەکرین و تازە لە کرانەوەیان بەرامبەر بە زۆرێک لە پرسەکانی ژیان ڕەنگە هەندێک جار بیستمانە لێرە لەوێ پیاوان پێیان وا بوو بێت بە تایبەت هەفتەی ئەو هەفتانەی کە تایبەت بۆ خزمەتی ئافرەتان دادەنرێت ویان زانانی بۆ دژایەتیکردنی پیاوانە چۆن ئەو کارانتان ڕێک خستووە و لەبەرەوەی دوو بابەتە بە دژیەکی ژوەر نەگیرێت ڕاستی بابەتەکە لەوە بێکە بۆ خانمان بۆ ئافرەتان ئەوەی پێویستیان پێتی بۆ خودی خۆیانە وەکو مینەیەک نەک بۆ ئەوەی هاان بدرێن بەرامبەر بە پیاوەکان دەبێت چۆن ڕفتارکەن ئەمە لە لای ئێوە چۆن بەرنامەی بۆ دانراوە چۆن سیستم کراوە بەڵێ هەموو ساڵێک پێشەوەی هەڵمەتەکە دەست پێ بکات هەڵبەتە ئێمە بەرنامەی خۆماندانین
و چالاکیەکانی خۆمان لە کوێ ئەیکەین و چەند ڕۆژ بەردەوامە بێت. هەڵبەتە تۆ کاتێکە بەرنمەیەکت هەیە و کاتێک چالاکیەک دەکەیت بۆ نمونە سیمینارێکە، پانەڵێکە، کۆنفرانسێکە لەسەر پرسێکی گرنگ ئەیکەیت، هەڵبەتە بێ دەرەنجامەکەشیت تۆ بەدواداچوونێک بکەیتەوە. هەڵبەتە لە ئێستا ئێمە ئەوەی کە زیاتر داوا لە ئافرەتان نەکەین کە ئاگداری خۆیان بن و لە ئەو مافەی کە شەڕی لەسەر بکەن بۆ ئەوەی پێشەل نەکرێت، بەکارهێنانی شێوازێکی تەندروستی سۆشیال میدیایە کە ئێستا زۆربەی زۆری توندوتیژیەکان بۆ بە توندوتیژی ئەلکترۆنی بەداخەوە کە بۆ هەردوو ڕەگەزە، یعنی هەردوو ڕەگەز وەکو یەک زەرەرمەندن لە تایدا، بە تایبەتی زیاتر ئافرەتان دەبێ ئافرەتانی ئێمە چاویان کراوە بێت. یعنی بەڕاستی من پێم باش بووە لەم 16 ڕۆژەدا ئەو پرسەی کە زۆر کاری لەسەر بکرێت، ئافرەتانی ئێمە ئاگدار بن لە بەکارهێنانی ئامێرەکانی موبایل و سۆشیال میدیا، چونکە زۆربەی زۆری هەر خۆمان ڕۆژانە لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە کاتێککە سۆشیال میدیا بەکارهێنین ئەبینین بەداخەوە ئافرەت توندوتیژی جەستەی بەرامبەر کراوە، ئافرەت کوژراوە، ئافرەت شەوێنراوە و دەرکراوە لە ماڵەوەی، یعنی کۆمەڵێک گشتی نەشیا و ناشرینی بەرامبەر دەکرێت. بۆیە ئەبێت ئافرەتانی ئێمە چاوکراوە بن لەسەر ئەو بابەتە و زیاتر هەوڵ بدەن، زیاتر تکایە با نەخەڵەتین بە قسەی باق و بریق. و کاتێکە ئافرەتێک بە شێوازێکی ناتەندروست ئەم ئامرانە بەکاردەهێنێ، هەڵبەتە هۆکارێکی لە پشتا و ئەمەش پێویستە دایکان و باوکان چاوکراوە بن و یەکێک لە بەرنامەکان کە لە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دەبێت بۆ چاوکراوەی دایکان و باوکان بێت، چونکە تۆ کاتێک کە دایکان و باوکان دوو مناڵ پەروەردەکەن ئەبێت جیاکاری نەکرێت لە بینی ئاگداری ڕەگەزی مناڵەکانیان بن، ئەبێت وەکو یەک پەروەردە بکرێن. چی تێچێکە دایکێک ڕۆژانە کچەکەی لە قوتابخانە هاتەوە ماچی بکات، باوەشی پیاکات، یا پێش ئەوەی بینێرێتە دەرەوە بە هەمان شێوە، یان باوکی بە هەمان شێوە. ئەگەر کچێک لە ناو خێزانەکەی خۆیان ئەو خۆشەویستیە وەربگرێت و ئەو عەتفە پڕ بکرێتەوە بە خێزانەکەی خۆی، کەواتە ئەمیش دووچار نابێت و ناچاری ئەوە نابێت کە بڕوات لە دەرەوە ئەم عەتفە بە ڕەگەزی بەرامبەر بە لەگەڵ پیاوێک بڕی بکاتەوە کە هەمووشمانەزان یاخۆ لەگەڵ نەزانراوێک لە نێو ئامێرەکەیەوە هەوڵ باس ئەوە پڕ بکاتەوە. کەسێک لە دەرەوە با قسەی باق و بریقەڵی ئەخەڵەتێنێت و ئەم خۆشەویستی کە لە خێزانەکەی پێیان نراوە ئەبێت لە کەسێکی ترا پڕیکاتەوە و دوجاریش ئەم ئافرەتە دووچاری چێبێتەوە توندوتیژی لەلایەن خێزانەکەی قبول کراونیە، لەلایەن کۆمەلگاوە قبول کراونیە و هەنێک جاریش بە کۆتایی هێنان بە ژیانی کۆتایی پێهێنرێ بەداخەوە، کەواتە دەبێت ئەم پرسانە بە گرنگی لە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی کاری لەسەر بکرێت، چونکە ئەبێ ئێمە چەندێک کار لەسەر هۆشیارکردنەوەی ئافرەتانمان بکەین، ئەوەنەش کار لەسەر هۆشیارکردنەوەی پیاوانمان بکەین، چونکە ئەگەر پیاوێک هۆشیار نەبێت و مافی خێزانەکەی نائیکاتە خێزانەکەی خۆ ناکرێ هەموو ڕۆژێ ناتوانێت خێزانێکی تەندروستی هێشوخان توندوتیژیەکانی بەرامبەر بە ئافرەتان دەکرێت، تەنها لەلایەن پیاوانەوە دەکرێت یاخود لەلایەن ئافرەتان خۆشیان لە نێوان خۆیاندا توندوتیژی دەکرێت بەرامبەر بێ. توندوتیژی کە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت ئەوەی کە زیاتر دیارە و لە هەمومان دەیزانین هەمووی ئەڵێن لە ڕەگەزی بەرامبەرە، بەڵام هەنێ جاریش ئافرەتان خۆیان هۆکارێکن بۆ ئەوەی کە توندوتیژیان بەرامبەر بکرێت. بۆ نمونە ئەگەر خاتونێک لە سلکێک بانمونە لە سلکێکی حیزبی یان حکومی یان لە ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنیە لە هەر شوێنێک ئیش بکە، ئەگەر بزانیت ئەو ئافرەتە سەرکەوتوو بێت و چاوەکان لەسەری بێت، توانایەکی تایبەتی هەبێت، بەتاخەوە لە چواردەورەکەی گێچەڵی پێ دەکرێت. یعنی
ئافرەتانی چواردەوری لەسەری ناکەنەوە و بگرە جاری وایە دژایەتی بۆ دروست دەکرێت بەڕاستی یعنی چونکە بەداخۆ هەندێک نمونەمان بینیوە هەندێک حاڵەتی ئافرەتان ئەگەر ئافرەتێکی دیکە ئەو نهێنی ئەو نهێنێتە دەرەوە ڕەنگە زۆر شتێ پیاوێک نەتوانێت ئەو نهێنیە لەو ئافرەتە وەربگرێت بۆیە ئەمەیان چۆن کاری لەسەر دەکەن کە ئافرەتان دەبێت خودی خۆیان ئاگداری نهێنی خۆیان بن لەبەری بۆ نمونە بەڕێزت نهێنیکی تایبەتمەندی ئافرەتانەی تۆ هەمان نهێنیە بۆ ئافرەتێکی دیکە یاخود لە پەیوەندی هاوسەرگیریە ئەگەر بێت و خانمان دوور لە بابەتە ئاینیەکان و ئەو ڕێسا و یاسا گشتیانی بۆ هەندێکی دیکە هەیە بەڵام مەبەستم لە کارکردنی ئێوەیە چۆنە ئافرەتان خودی خۆیان ڕێنوێنی دەکەن بەرچاوڕوونیان پێدەدەن کە زۆربەی کات ئەو خانمانەی خێزانەکانیان لێ تێک دەدرێت ئافرەتێکی دیکەیە دێت زەواج ئەکا لەگەڵ مێردی ئەوە ینی ئەمە هەر ئافرەتێکی کێتون دیژی کرد بەرامبەر بەو یاخود وەکوی کە بەڕێزت خۆت دەڵی لە شوێنی کارکردنە ئەمانە چۆن جێگەیە بێتەوە لەو هەفتەیەدا و لە چالاکیەکانە بەڵێ وڵاهی من خۆم وەکو شخصی خۆم هەر ئافرەتێکم بینیوە یعنی ئەمە شتێکی بەرنامەی ژیانی خۆمە جێبەجێم کردووە من هێنیەکانی ژیانی خۆم لە هیچ کەسێک باز ناکەم واتەوە خاڵێکی گرنگە کە بە ئافرەتانی تری بڵیت یعنی تکایە بانێنی ژیانی خۆمان بە خۆمان پارێزراو بێت هاوڕەیەکێت چەنە هاوڕێت بێت و چەندێک طبعاً هەنێ جار هاوڕەیەکی باش لە خوشکێک باشترە بەڵێسترا بەڵام تکایە هەر ڕۆژێکیت ئینسان قابلەتی گۆڕانە بانهێنیەکانی خۆمان بۆ خۆمان بێت و ئێمە کاتێککە لەسەر پرسەکانی ئافرەتان کار دەکەین بەداخەوە ڕێکخراوی تر هەیە لە دژی ئەو پرسەی ئێمە کار دەکات بۆ نمونە ئەو لەلایەنە دینیەکەوە ئیشی لەسەرەکڵێ لە کۆمەڵگەدا چوار ئافرەت هەڵاڵە زەواجکە بە پیاوێک یعنی پیاوێک دەتوانێت چوار ژنی هەبێت ئێکەواتە تۆ لە وڵاتێکی کوێ لە وڵاتێکی ئیسلامی ئەوەی پەیامەکەی ئەوەگات پەیامەکەی تۆ ناگات بەڵام پێیان وا دەرەکەوێ هێشخانیانی ئەگەر پرسەکانی ئافرەتان بە هۆکاری ئاین و باهۆکارە یاسایی و زانستیەکان دژی یەک ئەوەستنەوە تاوەکو بە دوو ڕێکخراوی جیاواز دژی یەک من یاخود هەڵە تێگەیشتن و هەڵە بەکارهێنانی دیکە دروست دەبێتەوە لەو نێوەندا چونکە پێم وانە ینی بۆ ئافرەتان لە هەموو لایەنێک تەنانەت ئاینی شەڕ ڕێزیان لێ ئەگرێت ئەگەر بە شێوە دروستەکە وەربگیرێت خوای گەورە ڕێزێکی تایبەتی لە ئافرەت ناوە و لە ئاینی ئیسلامە ئەو ڕێزەی کە ئاینی ئیسلام لە ئافرەتی گرتووە لە هیچ دیانەتەکانیە و ئەوەنەی لە ناو کوردیشە ڕێز لە ئافرەت گیراوە لە هیچ نەتەوەیەکی ترا ئەمە نییە ئەمە توێژینەوەی لەسەر هەیەەوە ئەمە قسەی زۆربەی خەڵکەکە دەکرێت چکە هەمووشمانەی بینین یعنی قسەش نییە ئەبێ ئافرەتانیش ینی یەکگرتوو بن لەنەوەی بەڵێ تۆ کاتێکە خۆت یەکگرتوو نیت کە خۆت پێت قبول ناکرێت ئافرەتێکی تر بەرەو پێش بچێت پێت قبول ناکرێت هاوڕەیەکێت لە بوارێکی تایبەت لە ژیانیا پێ بگا کەواتە تۆ خۆت توندوتیژی بەرامبەر بە ڕێگەزەکەی خۆت کردوێتەوە بە هەر دوور نەڕۆین کە هەڵبژاردننی پەرلەمانەکرێت یا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەکرێت ئەوەنەی پیاوێک دەنگهێنێت ئافرەتێک دەنگ نایێنێ بۆ پیاوەکەش بەداخەوە ئافرەتانی ماچن دەنگێن و پێ بۆ تۆ نایی بە ئافرەتەکانی خۆمە لە کاتێکە ئێمە سەرنشینان کە هەژمار دەکرێت و دەزانین کەوکو نەسەب ئافرەتانی ڕێژێکی زۆر باش لەم کۆمەڵگەدا ڕێژێ بە زیاتریشە ڕێژەکە ینی زیاترە لە پیاوان بە پێ و سەرژمێری لەم ماوەیە خوێن بۆ ڕێژەی ئافرەتان لە عێراق زیاترە لە بەشی زۆری ئافرەتەکان دەنگ دەدەن بە پیاوەکان دەنگەیان بە پیاوان کەواتە ئەی بۆ من کە ئافرەتم کار لەسەر ئەوە نەکەم کە دەخاتونی باش دە ئافرەت بچێتە ناو پەرلەمان لەبەر ئەو باشتر لە دۆزی ئافرەتەیە شوێنێکی باش کە بتوانێت کار لەسەر کەیسەکانی ئافرەتان بکات کار شەڕ لەسەر مافەکانی من بکە لەسەر مافەکانی تۆ بکە کەواتە خۆشمان هۆکارێکین بۆی کە توندوتیژی بەرامبەرمان بکرێ و من کە وتم لە پێشتر وتم ڕێکخراویتر هەیە ئەمە ئەوە نابڵێن دژایەتی بەڵام ئەوان لەلایەنە دینیەکەوە ڕاوبۆچوونەکان جیاوازە ئەو ڕاوبۆچوونەیە هەنێ جاری ژێسا
بەداخەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەوە نە کاریان لەسەر پرسە سیاسیەکان کردووە، کاریان لەسەر کەیسی ئافرەتان نەکردووە، کاریان لەسەر پرسی ئافرەتان نەکردووە. هەر ڕێکخراوێک بۆ ئەوەی ژمارەیەکی زۆر لە ئافرەتان کەسب بکات لە لای خۆی و بیسەلمێنێت بۆ حیزبەکەی خۆی، بۆ حیزبە سیاسەکەی خۆی کە ئەوەندە ئەندامی هەیە و ئەوەندە چۆتە ناو خەڵکەوە، ئەوەنە کاری لەسەر نەکرۆ کە پەیامەکەی بە دروستی بگات، بە شێوازێکی تەندروست بگات بە کۆمەڵگا. تۆ لە ڕێگەی ئەو بەرنامانەی کە هەتا ئەگەر هەر یەکێک لە ڕێکخراوەکان ئەوە نەیکە ئەو بەرنامەی کە پێیانە ئەگەر کار لەسەر پرسی ئافرەتان بکەن بەڕاستی دڵنیا بە ڕێژەی تندوتیژی پۆر ئاستێکی زۆر 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 کەم کەمە بێتەوە، بەڵام بەداخەوە بە ڕێژێکی زۆر کەم کاری لەسەر دەکرێت. باس لە ڕێژێت تندوتیژی دەکەین پێش ئەوەی داوای ئامار بکەم و بزانین لە ماوەی ئەم ساڵدا چۆنە ئەمێ بزانم یاخود پێمان بڵێتەوە ئێمە هەر دەڵێن تندوتیژی، بەڵام چین ئەوانەی کە دەبنە تندوتیژی بەرامبەر بە ئافرەتان بەتایبەت؟ بەڵێ تندوتیژی هەر لەوە خۆی نبینێتەوە ئافرەتێک بیکوژن یان چەند هێڵێکی ئاشکرا هەیە لە مێشکی هەموماندا هەیە لێ بدرێت بکوژرێت، بەڵام ئەو تندوتیژانی دیکە چین کە لە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە هەیە؟ بڵێ یعنی شەرت هەر کوشتن نییە، شەرت لێدان نییە، یعنی جەستەی ئازاری پێ بگات. هەنێ جار قسەیەکی ناخۆش کە بەرامبەر بە ئافرەتێک بکرێت و نەفسیەتی بشکێت زۆر 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 خراپترە لەوەی کە لی بدرێت، چونکە تۆ لەوە ئەچێت جێگەی لێدانەکەی دوای فترەیەک باش ببێتەوە، بەڵام ئاساری ئەو قسەیە لەواچێ هەتا مردن کاریگەری لەسەرم ئافرەتە هەبێت، لەوە چێت ژیانی گۆڕانکاریەکی خراپی بەسەرا بێت. لانە دەرونیەکانی ئافرەت لە کۆمەڵگەی ئێمە خراپەخان بۆ ئەندازەیە ئافرەتانی کورد لە ئێستادا لە ڕووی دەرونیەوە ماندوون بەبەستم ئەوە ینی بڵێ ئەی چۆن ماندوونیە، یعنی تۆ ڕۆژانە دنیایەک تەحەڕوش بەرامبەر بە ئافرەتان دەگرێت، خۆ تۆ بە لێدانە بە ئەچیتە ناو کۆڕێک ئەچیتە ناو شوێنێک ئەوەی ئەفزەلی ئەدرێ بە پیاوێک نەدرێ بەرامبەر بە ئافرەت. سۆشیال میدیاش زۆر زۆر ئەم بابەتەی گەورەی کردووە، دەرفەت و دەرگای گەورەی کردەوە بۆی کە لە ئافرەتان بدرێت بەڕاستی بە کۆمنت و بەداخەوە ئەوەی کە سۆشیال میدیا کوردی بەرامبەر بە ئافرەتان کردوێتی هیچ کەسێک نەیتوانی ئەوەی یعنی ڕگەزی بەرامبەر نەیتوانی ئەوەی بەرامبەر بکات. ئافرەتی ئێمە هەیە لەواچێت لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنیە غەڵەتێک بکایان شتێک بڵێ کە بەدڵی بابەدڵی کۆم بەدڵ نەوە کۆمەلگا بەدڵی هەنێک کەس نەبێت، بەس وەرە سێری ئەو پەیجانەکە چی بەرامبەر دەکرێت. تندوتیژی گێچەڵی سێکسی کە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت لە هەر شوێنێکە کار دەکەن، بۆ نمونە ئافرەتەیە لە کردی تایبەتە کار ئەکات لەلایەن چواردەورەکانی و گێچەڵی پێکرێت، یان لە حکومیە بە هەمان شێوە، یان لە حیزبیا بە هەمان شێوە، یان لە ڕێکخراوە بە هەمان شێوە. ئەمانە تندوتیژین یان خەتەنەکردنی مێینە مەژۆرێکە لە تندوتیژی کە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت، بەداخەوە هەتا ئێستش کاری لەسەرەکرێ و کۆتایی پێ نەهاتوە، یعنی لە زۆر شوێن ئەی بیستیم یان ژن بە ژن حتا ئێستا ماوە ئەمەش تندوتیژە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت، یان گەورە بە بچووک یعنی کچێکی مناڵی جوان ئەدرێ بە پیاوێکە لە تەمەنی باوکیاتی، ئەمە گەورەترین تندوتیژە بەرامبەر بە ئافرەتێکەکرێت کەواتە پرسەکانی تندوتیژی تەنیا لە بابەتی جەستەیی وە کوشتنا خۆی نبینێتەوە، لە کۆمەڵێک پرسی ترا خۆ دەم هەر پار تورنەڕ لە ناو خێزانە، بۆ نمونە کاتێک کۆمەڵێک خێزان کۆ دەبنەوە هەنێک جار من بینیومە، یعنی ئەمە زۆر کەیسیش زۆر شت پێما بێتە بەدەستان و بەکچەکڵە تۆ نابێت عیبە پیاوەکان لەسەر سفرە نانەخۆن تۆ نان مەخۆ عیبە تۆ نابێ ئافرەت لەسەر سفرەی پیاو بێ. ئێمە جۆرەکە لە تندوتیژی بەرامبەر بۆ عیبێ، یعنی چی جیاوازێکێ لە بینی ئەم داوای یەکسانی دەکرێت بۆ ئەم شتانەیە، بۆ ئەم شتانەیە یان جاری وایە پێڵە پیاوی شەرمن شانەیەک ناهێنێ بەڵام ئافرەتی شەرمن شارێکێنێ ئێکاکە، یعنی بۆچی یعنی ئەمەش جۆرەکە هەر لە تندوتیژی تۆ
ئافرەتێک پەروەردەکەی شەرمن ئەچێتەوە ناو کۆمەڵگا دوجار وای لێ دێت ئەم شەرمن لەو ڕۆی کە نەتوانێت داوای مافەکانی خۆی بکە پێویستیەکانی خۆی لە ڕووی دواتر ئەم ئافرەتە کە گەورە ئەبێت لە کەسایەتیان ڕەنگ ئەداتەوە کەسێکی شەرمنی لێ دەرەچێت کەسێکە بێت کە ناتوانێت دای مافەکانی خۆی ڕەنگە ئێمە لەوەش بێ ئاگابین شوخان کە زۆر جار ئەو حاڵەتەکە ڕوودەدات زەرەر و زیانەکەی هەندێک جار ئەگەر بڵین هاوتا و بەرامبەرە بۆ پیاوانیش بۆ نمونە کاتێک کە تۆ تاکێکی لاوازی مێینە پەروەردە ئەەکەیت دواتر هەر ئەم تاکەیە دەبێتەوە بە هاوسەری یەکێک لە پیاوەکان خێزانێکی خراپ دەرئەچێت ناتوانێت ماڵێکی باش بەڕێوەبرێت منداڵێکی لاوازت بۆ دروست ئەکا کەواتە بەم جۆرە پێم وابێت کە دەستان خۆش بێ ئێوە ڕێکخراوەکان هەموو هەڵبەتە لە ئەرکی ئێوە و لە کارەکانی ئێوە ئەمانەمان بینیوە ئێمە ژوەکو ڕاگەیاندن ئەم باسانە ئەەکەینەوە کە ئەبێ ئاگداری ئەوە بین ئێمە ئەگەر کچێکی لاوازت پەروەردە کرد تۆ جارێکی دیکە ئەمە تەنهاوە نیە وەکو ڕەگەزی مێینەتون و تیژی بەرامبەر دەکەیت پیاوێکیش دواتر لەگەڵ یا ئەبێت هاوشانی ئەم خراپی و شەرمنی و ئەو لاوازەی ئەو بڕوە کاتت بۆیە زۆر گرنگە تەواوکەری یەکتر بن ئەم دوو ڕەگەزە لە کۆمەڵگەی ئێمەدا جا بەداخەوە کاتی پرۆگرامەکە بۆ بابەتێکی وەها زۆر کەمە بەڵام ئەوەندەی کە من مەبەستم بوو یاخود شتێکە زۆر گرنگەکانمان باس کرد بەڵام لە کۆتایی دەمێ بپرسم ئاماری تونند و تیژیەکان ئەگەر جەنابتان لەلاتان بێت بۆ ئەم ساڵ چۆنە و تایبەتر خۆتان ئەگەر بپەی ناوچەکان یا چ ناوچێکتان لای پێمان بڵێن بەڵێ ئامارەکانی تونند و تیژی هەتا ئێستا بڵاو نەکراوەتەوە ئەوە لا سەری ساڵی نوێیە حکوومەت هەرێمی کوردستان خۆی ئەو ئامارانە بڵاوکاتەوە بەڵام بە شێوازێکی گشتی بەعام لە هەرێمی کوردستان ئامارەکانی تونند و تیژی بەداخەوە ئەم ساڵ زیادی کردووە و زۆربەی زۆری تونند و تیژیەکان تونند و تیژی ئەلکترۆنیە وەک پێشتریش باسم کرد کە لە ڕێگەی مۆبایل و ئامێرە ئەلکترۆنیەکانەوە بەرامبەر بە هەردوو ڕەگەزەکرێت بە تایبەتی بەرامبەر بە ڕەگەزی مێینە بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە لە شاری سلێمانی وەکو شارێک لە هەرێمی کوردستان ئامارەکانی تونند و تیژی کەمی کردووە و بەپێی ئەو داتایی کە من وەرم گرتووە هەتا ئێستا هەتا 25 نۆڤەمبەر کە تۆمار کراوە 1396 بەڵێ ئاماری تونند و تیژی تۆمار کراوە بەداخەوە ژمارەکە زۆرە بەڵام لە چاو شارەکانی تر کەمترە ئومێدەوارین بە هەمومان بە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بە حکوومەت بە هەر تاکێک لە کۆمەڵگەدا بە مامۆستایانی ئاینی بە مامۆستای قوتابخانەکان بە دایکان و باوکانی ئازیز هەمومان لە دژی ئەم پرسە بوەستینەوە هەمومان کار لەسەر بەرهەمهێنانی تاکێکی تەندروست بۆ کۆمەڵگە بکەین چونکە کاتێک کە تۆ تاکێکی تەندروست بۆ کۆمەڵگا پەروەردە ئەەکەیت دڵنیا بات وڵاتێکی تەندروست پەروەردە ئەەکەیت چونکە هەر ئەم جیلەیە پێ ئەگات و قیادەی وڵاتێکت بۆ ئەکات وڵاتی تۆ بەڕێوە ئەبا داکۆکی لەسەر مافەکانی تۆ ئەکات بەڕێزت باسی ئەوەت کرد کاتێک کە تۆ لە ناو خێزاندا ئەگەر پیاو بێت یان ئافرەت بێت تاکێکی لاواز پەروەردە بکرێت دوجار ئەمە لەسەر کەسایەتیە دروستە گەورە ئەبێتەوە و کاتێک هاوسەرگیری ئەکات لەگەڵ هاوسەریە لەگەڵ مناڵەکانی حتا لەگەڵ کەسانی چواردەوری بەڵێ حتا لەگەڵ کەسانی چواردەوری بۆ نمونە لەواچی ئافرەتێکە بە کەسایەتێکی لاوازەوە گەورە ببێت کاریگەریەکی زۆری لەسەر قوتابیەکانی هەیە کە لە کاتێکە مامۆستایان زۆرترین کاریگەریان لەسەر پەروەردەی وڵات هەیە لەسەر پەروەردەکردنی تاک هەیە یان مامۆستایەکی ئاینی کوڕێکە مامۆستایەکی ئاینی لێ دەردەچێت کە مامۆستایانی ئاینی لە وڵاتی ئێمەدا خەڵک بە گرنگەوە گوێ لە قسەکانیان لەگرێ ئەمیش کاریگەری لاواز لەسەر کۆمەڵگە دروست دەکاتەوە کەواتە پرسەکانی ئافرەتان پرسێکی تایبەت نییە بە ڕێکخراوێک و بە تەنیا بە ڕەگەزی مێینە پرسێکی گشتگیرە لە هەموو دنیادا دەبێت بە هەردوو ڕەگەز کار لەسەر ئەوە بکرێت بە هەردوو ڕەگەز کار لەسەر بەدەستهێنانی مافەکان بکرێت ئەگەر ئەو شەڕەی فیمینیستەکانی ئەمریکا کە لە ساڵی 1970 کردویانە و ئەو هەوڵانەی ئەوان نەبووە 25 نۆڤەمبەر بە 16 ڕۆژدانە نەندرا بۆ دانە ئەندرا لە هەموو جیهاندا بۆ بەرەنگار بوونەوەی تونند و تیژی کەواتە ئێمەش دەتوانین ئەو کاریگەریە لەسەر هەموو دنیا دروست بکەین بۆ ئەوەی کە بیسەلمێنین کە پیا و ئافرەت یەکسانن لە
لا جيناتنا لا بڵێن لە بەدەستهێنانی مافەکانیان بەدەستهێنانی مافەکانیانە چونکە تۆ کاتێکە من و تۆ دوو مرۆڤین تۆ کوڕی من ئافرەتم تۆ بۆتە بێ خوێندن تەواو بکەیت و لە شوێنێکی تایبەت کاربێت کەواتە منیش هەمان مافم هەیە کەواتە ئافرەت پێش ئەوەی وەکو ئافرەت سەیری بکرێ بێ وەکو مرۆڤێک سەیری بکرێت وانە یعنی بێت ئەبێ بەو شێوازە کار لەسەر پرسەکانی ئافرەتان بکەین ئومێدەوارم هەر یەکێک لە ئێمە لە دایکان تکایە دایکان و باوکانی ئێمە کە مناڵێک پەروەردە ئەکەن بە ئەو مناڵە بە اعتمادێکی زۆر لەسەر خۆی پەروەردە بکرێت من دایک و باوکم کە گەورەی کردوم من تەمەنم 7 ساڵ بووە کار ئیشم کردووە 7 ساڵ بووم ئیشم کردووە پارەی خۆمم وەرگرتووە ئەوە نە اعتیمادیان لەسەرم هەبووە متمانەیان پێ تعاملیان لەگەڵا کردو من برای گەورەم نەبوو بەڵام باوکم بە کوڕی گەورەم منی داناوە یعنی بەو شێوازە کەواتە ئەوە هەموو هاوڕێکانیشم ئەوانەی کە لەگەڵ مابوون دایک و باوکیان بەو شێوازە وا پەروەردەی کردوون کە ئەبێ بۆ هەموو شتێک ئەبێت ڕۆژێک لە ڕۆژان تۆ بیرکەیتەوە لەوە کە هاوسەر بۆ تۆ نییە تا سەر دایک و باوک خوشک و برا ئەبێت تۆ خۆت کەسێکی تەندروستت لێ دەربچێت لە کۆمەڵگەدا بۆی بتوانانی کەسانی تەندروست پەروەردە بکەیتەوە بۆی بتوانانی خێزانێکی تەندروستت هەبێ و بۆ ئەوەی بتوانانی ئەعتیمادی هەموو شتێکت لەسەر شانی خۆت بێ چونکە تۆ کاتێکە ئەعتیماد دەکەیتە سەر خۆت وەکو ئافرەت وەکو کەسایەتی چاود لە دەستی هاوسەرەکەت نابێت و پێویست بە هیچ کەسێکی دیکە نابێت تۆ ناتوان چاودا ناخەی بۆ ئەوەی کە من ئەبێت ئێستا هاوسەرەکەم سەرەتایەکانی ژیانم من ئێستا تەواوکەری هاوسەرەکەمم یارمەتی ئەیەم یعنی با دوور لە پێداویستی تایبەتەکان و سەرەکیەکانی ژیانی ئافرەتێک من یارمەتی هاوسەرەکەمەیەم لە شتە گەورەکان بۆ زۆربەی ئافرەتان لە ناو خێزاندا ینی کاربەڕەکەری ناو خێزانەکەن بەرەمهێنەرێکی باشن وەلایەنی ئابوووریەکی باشیان ڕاگرتووە ئافرەتانی ئێمە هەمویان یعنی ساگە سیرکەی مۆزەفە بەڵام مامۆستایە لە کەرتی تایبەتە لە کەرتی حیزبیە لە کەرتی حکومیە شان بەشانی هاوسەرەکەی کارەکات و لە پاڵ کارکردنیشی لە دەرەوە ئەرکێکی پیرۆسری هەیە لە ماڵۆکە ئەرکی دایکایەتە و لەگەڵ ئەوەشدا بە خێوکردنی خێزان و ئامادەکردنی خواردن کەواتە تاقە و توانەکانی ئافرەت زۆر لەوە زیاترە کە بیری لێ دەکرێتەوە لەبەر ئەوە تکام وایە با هەمومان ئەو تاقەیە ئەو وزێ لە شتی ئەرێنیا سەرفی بکەین و هەر یەکێکمان هەر ئافرەتێک لە کۆمەڵگەدا دایکانی خۆشەویست و مامۆستایانە و خاتونانێک کە لە هەر بوارێکدا کار دەکەن با کار لەسەر چواردەورمان بکەین کەسانی تەندروست دەسەکان خۆش بە زۆر سپاس دەکەم هێش و دارە زۆر خۆشحاڵم کە جەنابتان لێرە بوون جەنابتان بەرپرسی ئەنجومەنی دەوروبەری سلێمانی یەکێتی ئافرەتانی کوردستان و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین ئێوە نمونەیەکی زۆر باشن و ڕێتان کراوە بێ و لەو ئەرکەی کە هەتانە یارمەتی دەرێکی باشی تەواوی ئافرەتانی دیکە بن سوپاسانەکەم و لەم هەفتەیەژی ئینشاءالله چارەکەکانتان زۆر باشی بەڕێوە ئەچێ و کەسانی باشیش پشتگیریتان دەکەن بینەروی سەر خۆشەویستەکانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵ بووم کە لەو پرۆگرامە لەگەڵتان بووم لە کۆتایی ئەوەندەی کە من بمەوێت لەگەڵ قسەکانی خات و هێش و باسی کەم بۆ خێزانە بەڕێزەکانە بۆ دایکان و باوکانە با من تایبەتتر بە باوکانی خۆشەویست بڵێم باوکی ئەزیز ئەم هەفتەیە ئەگەر تایبەت تۆش لە شوێنی خۆت لە ماڵەکەی خۆت دەست بکەیت بە یارمەتیدان و بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی خانمان و ئافرەتان و ئەم هەڵمەتە گەورە سیر بکەیت ئەگەر تەنها لە پۆستێکی فەیسبوکەکەی خۆشتەوە بێ ئەنجا لە پەروەردەکردنی منداڵەکەی خۆت ئاگاداری ئەوە بە ئەمە تەنها هەفتەیەک نییە بۆ بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی خێزانەکەت ئەگەر لە دۆخێکدا تۆ هاوڕان نیت لەگەڵ خێزانەکەش لە ماڵتا بەڵکو ئەم هەفتەیە بۆ بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی کچەکەت کە لە داهاتوودا مێردەکەی ئازاری نەدات کە دڵنیام هەموو باوکێک بەو ئازارە چێژێ ئەمە هەفتەیەکە یاخود بە تەواوەتی کار دەکرێت بۆ ئەوەی کە بەرەنگاری توند و تیژی ببینەوە بەرامبەر بە دایکت خوشکەکەت کچەکەت وەکوتم ئەنجا تۆش بە ئاگادەیتەوە
ئەو خێزانە بەڕێزەی تۆ کە منداڵێکی پێبەخشیویت کچ بێ یاخود کوڕ بێ ئەو دایکە خۆشەویستەی تۆ کە تۆی پەروەردە کردووە هەمومانە کچی کەسێکی دیکەن باوکێکی کە هەیە کەواتە هەموو پێکەوە لەو کۆمەڵگەیە بە تەواوەتی خی گەورەوا دروستی کردو کە ئێمە وەکو دانیشانە وەکو پەنجەکانی دەست کاتێک دەکرێنە ناویەکەوە و مشتە کۆڵێکی بەهێزی لێ دروست دەبێت پێکەوە بەهێزین پێکەوە تونند و تۆڵین هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو لایەک جارێکی دیکە سوپاس بۆ یەشوخان زۆر خۆشحاڵ بووم تا بەرنامێکی دیکە دێم وڵاتان شاد و بەختەوەربن دەستت خۆش بە سپاس